جۆرە جیاوازەکانی سەمون چین وڵاتە جیاوازەکان بە شێوازی جیاواز سەمون یاخوددان دروست دەکەن هەروەها دەپرسین بۆ کەسانی کە نەخۆشی درێژخایانیان لەگەڵایە بۆ نمونە شەکرا چ جۆرە سەمونێک زیاتر بەکاردەهێنرێت کەسانی کە نەخۆشی گەنمیان هەیە چ جۆرە سەمونێک بەکاردێنن سەمونی شۆفان هەروەها سەمونی چۆن بڵێ بەکونجی بەڕشکە هەموو ئەم بابەتانە دیان جۆرە جیاوازەکانیان لە ڕووی خواستی هاوڵاتیان و لە ڕووی خواستی خەڵکیەوە لەگەڵ کاک ئاراسۆریای دەدەری بەڕێبەری کۆمپانیایەکی دروستکردنی سەمون و شیرینی کە ڕاستەوخۆ لە سەودیۆ ببورن لە سەمونخانەی خۆیانەوە لە شوێنی کارێکی خۆیانەوە لە سلێمانی لەگەڵ ئێمەدان کاک ئاراس بەیانیت باش سپاس بۆی لەگەڵ ئێمەدەین سەرەتا دەبێت لە دەستپێکی ڕۆژدا باسی جۆرە جیاوازەکانی سەمونمان بۆ بکە یانی ئەوەی کە چۆن بڵێ هاوڵاتیان یاخۆت خەڵکی زیاتر خواستیان لەسەری هەیە. سڵاو ئاڤێستاخان بەیانی و باش سڵاو لە سەرجەم کارمەندانی ئێنارتی و بینەرانی ئێنارتی من ئارازوریان محەممەد یاریدەدەی بەڕێوەری کۆمپانیای سیتی ستار بێکەری بە خۆشحاڵیوانەیە بتوانم ئەو سەرجەمە و بەرهەمانی کە لە غەڕەکانمانە هەیە بە وردی و بەڕوونی سوود بە ئێوەی بەڕێز و بینەرانی ئێنارتی ببینم. زۆر باشە کاکاراز با من دانەدانە بێمە سەر جۆرە جیاوازەکانی سەمون سەرەتا باسی سەمونی سپی بکەین چ جۆرێک لە لای ئێوە بەردەستە ینی چ جۆرێک لە شوێنی کارەکەی ئێوە زیاتر خواستی لەسرە چۆن بڵێ پرفرۆشترینە ئاڤێزاخان بە شێوەیەکی گشتی ئێمە بەشەکانمان جیا کردوەوە بۆ سێ باش بەشێکمان هەیە بەشی هەویرکاری و سەمونە بە جۆرەکانیەوە بەشێکمان هەیە پاستریە بەشێکمان هەیە کیتۆ و دایتا ئەگەر بین ئێمە باسی هەویرکاری بکەین لە هەویرکاریە چەند جۆرێک ئیشی هەویرکاریمان هەیە بە نمونە بە چەند قۆناغێکا تێپەڕێ قۆناغی یەکەم دروستکردنی هەویرەکە و شێوازی هەویرەکە لە قۆناغی یەکەمە پێویستە ئەو کەرەسانی کە بەکارێ بۆ هەویرەکە لە شوێنێکی تایبەتە ئامادە بکرێ و کە دەبێت ڕێژەی گەرمی گونجاو بۆ بەرهەمەکە لە دووەم قۆناغا شێوازی ئامادەکردنی بەرهەمەکەمان و دروستکردنی هەویرەکە بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی گەرم بکەین لە سێ چین پێک هاتووە چینی دەرەوەی کە پێی دەوترێت توێکەڵ چینی دوای ئەوە کە پێوترێ ئیندۆسپێرم و لەگەڵ بەشی کۆتایی کە بەکاردێ بە شێوەیەکی گشتی ئەگەر هەویر ئامادەکەین پێویستە ئەو هەویری کە ئامادەیەکەین بەشی دەرەوەی توێکڵەکەی زۆر بەکاربێنین بۆی لە ڕووی تەندروستیەوە باش بێت کاتێکە توێکڵی دەرەوەمان بەکاری هێنا مادی ڕیشاڵیەکان لە ناو بەرهەمەکەمان زیاد دەکات کە مادی ڕیشاڵی بەرهەمی زیای کرد کۆمەڵێک تایبەتبەندی سوودی خۆی هەیە یەکێک لەو سوودانە بەرهەمە ڕیشاڵەکان دەوڵەمەندە بە کانزا و ڤیتامینەکان و هەموو مرۆڤ پێویستە ڕۆژانە ڕێژی لە 30 گرام مادە ڕیشاڵەکان بخوا لە هەمان کاتیشە ئەم مادە ڕیشاڵانە کە لە کارگەکەمانە زیاتر بەکاری دەهێنین بۆ بەرهەمەکانمان وا دەکات کە لە گەدەی مرۆڤە بە شێوازێک هەڵ ئاڵسان یاخود گەورە بوون ڕووبدات و ئەکە هەستی برسێتی کەم کاتوانێ بۆیە زیاتر ئەو کەسانە بەکاری هێنن کە کێش دابەزێنن یاخود نەخۆشی درێژخایەنیان هەیە و لە هەمان کاتە ئێمە لەگەڵ ئامادەکردنی هەویرەکانمانە کۆمەڵێک تۆی سوود بەخش بەکاردێنین بە نمونە تۆکەتان ڕەشکە لەگەڵ شۆفان کە ئەمەش هەمووی ئیسفادە و سوودی گرنگ تایبەتی هەیە بۆ کەسی کە بەکاری دێنێ زۆر باشە بێگومان دێمە سەر ئەوانە قۆناغی دواتریش بۆ باسکەم بەڵێ قۆناغی دواتر ئامادەکردنی هەویرەکەمان هەیە لە ژووری هەڵما ئەمەش پرۆسێکی زۆگرێک کە بتوانانی ئەو ژوورە تایبەتمەندی خۆی هەبێ لەم ژوورەیە پێویستە ڕەچاوی دەرەجەی گەرمی ژوورەکە بکرێ و لەگەڵ کردداری بە هەڵمبوون کە بەهۆی ئامێریەکەوانەیە ڕوئەدا و لە کاتی دروستکردنی ئەم بەرهەمە لە قۆناغی سێهەمە پێویستە زۆر گرنگی بدرێ بە ڕێژەی شێو گەرمی لە ژوورەکەیە بە نمونە ئاوێستاخان کە بۆت باسکەم ئەم مەجالە با بڵێن ئەم ئیشی هەویرکاریە ئەگەر بێت و ئینسانێ بۆ نمونە ڕێژی دەرەجەی لەشی 36 دەرەجە بێ ئەگەر سەرکەوێ یاخود دابەزیە وا دەکا ئینسانەکە لاواز بێ یاخود نەخۆشکەوێ جاری وە کارەساتی خراپیشی لێکەوە بۆیە هەویریش لە کاتی ئیشکردنی لەسەرتاوە تا کۆتایی دەبێت ڕەچاوی دەرەجەی گەرمی بکرێ بە پێچەوانە تۆ ناتوانانی بەرهەمێکی تەندروست دەستکرێت لە دوای ئەم قۆناغی چوارەممان هەیە کە جێتە بەشی برژاندنەوە لە بەشی برژاندنە پێویستە هەموو بەرهەمەکان
ڕێژەی گەرمی و هەڵم و کاتی تاوڵبوونی دیاری بکرێ بۆ پێ کە تۆ بتوانانی لە ڕێگەی ئەلەرمێکوانێ ئەو کەسە ئەو ستافە ئاگدار بکەیتەوانە کە بەرهەمەکە تاوە بۆیە زیاد مانەوەی یاخود کەم مانەوەی لە بەشی برژاندنە بەرهەمێکی باش و تەندروست دەست ناکرێت کۆتا قۆناغی پێنجەمەکە ئەوش بەشی سارکردنەوە پاکێچینە لەم قۆناغەیە زۆر گرنگە تۆ ئەو بەرهەمانی کە دروستیەکەی هەمووی سار بێتەوە و ڕێژی گەرمیەکەی لە 23 دەرەجە زیاتر نەبێ بۆیە ئەگەر بێت و لە 23 دەرەجە گەرمتر بێت لە کاتی پاکێچینە لە کاتی کردن ناو ئەو زەرفا دەکرێت کارلێکی کیمیایی بکە و زیانی خراپی بە تەندروستی مرۆڤ بگەێنێ بەڵام لامان کاتیژا زۆرێک لە کڕیارەکانمان داواکەن بەرهەمەکان بە شێوەی گەرم ئامادە بکرێن ئەو کاتە کاغەزی زەفی کاغەزی خۆرایشی بەکارین ئەوش لە ڕووی تەندروستی و تەندروستە بۆ خواردن دەتوانن بەکاری بێنن لە هەمان کاتدا ئەم قۆناغانە کە دەست پێ ئەکرێت لە سەرەتا و تا کۆتایی لە ڕێگەی ستافی شارەزاوە سەرپەرشتی ئەکرێت کەسانی شارەزاوە ڕاستەوخۆ بەڕێوبەری سیتی ستاربیکەری کە ئەزمونێکی باشی هەیە لە وڵاتی ئەڵمانیا و بەرهەمەکانی ژۆک و بەڕێستانە بێنن چەند جۆرێ بەرهەممان سەر جۆرەکانی من زۆر حەزم لە سەمونی فەڕەنسی بە یەکەم جالەوە دەست پێ بکەین باسی ئەومان بۆ بکات چ جۆرێک لە لای ئێوە بەردەستە سەمونی فەڕەنسی بۆ چەند بەشدا بەشەکرێت چۆنێتی ئامادەکردنی لەگەڵ سەمونەکانی لای خۆمان ناجیاوازی چییە؟ ڕاستە ڕاستە ئاوێستاخانی یەک شت هەبوو زۆر گرنگ بۆ ئاماژەی پێ بکەم کە بەڕێز باسی سەمونی فەڕەنسیت کرد پێویستە ئەو خومرانی کە بەکارێ لەو سەمونانە بە نمونە لە باگێتی فەڕەنسیە نسبەتی خومرەکەی دیاری بکرێواتە پێویستە ڕەنجێکی دیاریکراوی بۆ دەکرێت زیاد بێ کەم بێ بە هەمان شێوە زیان دەگەنێ بە تەندروستی مرۆڤ بۆیە لە باگێتی فەڕەنسیە ئێستا ئێمە چەند جۆرێ باگێتی فەڕەنسیمان هەیە بە نمونە 3 جۆر باگێتی فەڕەنسیمان هەیە کە ئامادە ئەکرێم ئەویش لە ڕێگەی کاری ترشاندنەوانەیە کە خومرەی بۆ بەکار نایەنێ ئەو کەسا کە شارەزایەکی هەیە بەشێکی کەم لەو هەویرە وەرئەگرێ و کردداری ترشاندنی بۆ دەکات و پاشان بەکاری دەهێنێتەوانێ بۆ سەمونونەکە ئەمیش لە ڕووی تەندروستیەوە زۆر تەندروستە و خەڵکێکی زۆریش حەزی لێتی و بەکارێنێ ڕۆژانە زۆر باشە هەندێک جار شتی جیاوازیانی خواردن هەندێک جار قاوە هەندێک جار پەنیر هەندێک جار مرەبا و هەنگین و ئەم بابەتانە ئاخرێتە سەمونەوە ئەمە چییە کاکاراس؟ لایەوە چەند جۆر لەم بابەتانە بەردەستەیانی ئابێستاخان ئەمە بەڵێ ئابێستاخان ئەمە چێتە بەشی کە و کە بەشی شیرینیا خۆ بڵێن بەشی پاستریە ئەویش بە شێوازی جیاواز ئامادەکرێت بە نمونە کڕۆسان چەند جۆرێک بەرهەمی تری کڕۆسان کە بە شێوەی خۆی و بە تامی خۆی ئامادە دەکرێت دەخرێتە بازاڕەوانێ زۆر باشە لە قسەکانی پێشودا تۆ ئاماژەت بۆ کەسانە کرد کە پارێزیەکەن کە هەوڵی لاوازبوون ئەدەن بۆ نمونە هەندێک جار ینی ئەوەی کە لە خوانی قەدەغاکەن نان و سەمون و ئەم بابەتانەیە ئێوە چیتان کردووە بۆ ئەم کەسانەیە خۆت چ جۆرە سەمونێک یارمەتیدەری ئەم کەسانەیە کە بتوان بە شێوازێکی گونجاو هەم خوان لە سەمونونەکە نەکەن و هەم کێشیشیان دابەزێت زۆر ڕاست ئابێستاخان ئێمە ئەم بەرهەمە زۆر تەرکیزێکی باشمان لەسەری هەیە بە نمونە ئێستا توانم بڵێم ناتوانین بڵێن نایی بڵێن شیرینی کۆمەڵێ شتی پاستری دروست دەکەین کە شەکرێک تیا بەکارێک کە شەکری ئەستیڤیا ئەمیش لە ڕووی زیان و زیانی نییە ئەو توانە و کەسانە کە بەکاری بێنن کێشدا بەزێنن یان نەخۆشی درێژخایانی هەیە لەگەڵەوەشە هاڕاوی بایەممان هەیە هاڕاوی شۆفانمان هەیە کە لە بەرهەمەکانمانە بەکاردەهێنن و جاری کەش دەخلەوە کەمەوانێک کە ئێمە لە بەرهەمەکانە زیاتر تۆکان بەکارهێنین لەگەر توێکڵی دەرەوەی گەنمەکە کە بە شێوازە بازارێکە پێڵەن کەپەک ئەمیش بۆ خۆی سوودێکی زۆر باشی هەیە و ئەو کەسانی کە هەوڵ دەدەن کێش دابەزن یا کێشیان وەکو خۆیان مێنێتەوە ئەم بەرهەمانە بەکارێنن باشە بە نمونە لێرە کە دانراوە تۆستی جۆکانە سەمونی جۆکانە کولێرەکانە بە چەند شێوازێک ئامادە ئەکرێ و بە تامی جیاواز زوانێ و چکە هەر کڕیار و خواستی لەسەر جۆرێک و نوعاتانێکە زۆر باشە بۆ نمونە کە کاراس سەمونی تورکی سەمونی فەڕەنسی جۆرە سەمونەکانی ئەڵمانیش ئەمانە هەمویان نەتوانیانی بەنانی جۆش بە هەمان تام و شێواز دروستی کەیتەوە؟ ئابێستاخان ئەوەی کە جۆری سەمون بێ کە ئێمە هەمان بێ لە بەیکاریەکەیە بەڵێ دەتوانی بە شێوازی جۆ بەکاری بێنی بە شێوازی جۆ دروستی بکەین بەڵام ئەو کاتە شێوەکەی لا خەبارەکەی بگۆڕێ بە نمونە ئێستا ئەگەر سێری باگێتی فەڕەنسی خۆت بەکاری هێنابێ
لێرە هەمانە بەڵام بچووکتر و بەجۆش و ئەو کەسانی کە کێشەی کێش بەرزبوونیان هەیە و کێشیان دابەجێنن یاخود نەخۆشی درێژخانەیە ئەم سەمونە بەکارێنن کە ئەتوانم بڵێم نزیک یاخود جێگرەوەی سەم باگێتی فەڕەنسیەکەیە. زۆر باشە بۆ کەسانی کە ناتوانن گەنم بخۆن یاخود نەخۆشی گەنمیان هەیە هەسیاریان هەیە بەگەنم جیاواز لە یانی جیاواز لەو سەمونانە یاخود ئەو خواردنانی کە بە هین دروست دەکرێت جمڵی بەگەنم دروست دەکرێت و چیتان بۆ بەردەستە هەندێک جاریانی باس لە ئاردی گەرمە شامیەکرێ هەراوی شۆفان وەکۆی تۆ باسە کرد باەم ئابزانان کۆمەڵی کەس هەیە کێشیان هەیە یاخود بڵێن نەخۆشیەکانێک کە لەگەڵ گەنم و جۆ ناتوانن بەکاربێنن بۆ پێیکە ئەم دوو مادەیە گڵۆتینی تایە بۆ ئەمە بەسە ئێمە پەنامان بدوێتە بەر ئەوەی کە کۆمەڵێک لە ئاردەکانمان بە گەرم و جۆ و ئەو بەرهەمی کە بەڕێزیشە باسی کرد ئەو موادی کە باسی کرد ئاردی گەنمە شامیە کە فری گڵۆتینە لە وڵاتی ئەڵمانیەوە هاور دەکەین کە بەداخەوە لێرە نییە بۆیە بۆ پێ دەتوانین دروستی بکەین ئەو کەسانە بەکاری بێنن کە مشکلەی نەخۆشی سیلیاکیان هەیە و بەبێ کێشە بەکاری بێنن. باش بابێ مۆسەر جۆرەکان باسی کاتەیە ببوورە لەم کاتەیە بەردەست نییە بەڵام لە چەند ڕۆژی داهاتوە ئیش بەردەستە بێ. زۆر باشە سەمونی تورکی جۆرە جیاوازەکانی سەمونی تورکی کاکاراز باسێکی ئێمەشمان بۆ بکە. سەمونی تورکی زیاتر ئەوەی من کە لێرە تەرکیزمان خست بێتە سەر ئەتوانم بڵێم زیاتر سەمونەکان فەڕەنسیە ئەو سەمونانە کە دروستەکەین کە لە وڵاتی دەرەوە هەیە بەڵام زیاتر سەمونی تورکی و بابەتی سەمونی تورکی لە بیکەرەکەمانە دروست ناکرێت. باش ئێستا زیاتر خەڵکی خواستیان لەسەر چ جۆرە سەمونێکە؟ ئابێستاخان ئەوەی کە زیاتر خەڵک خواستی لەسەر بێ ئەو سەمونانی کە بە ئاردی بۆرەکرێواتە ئاردی جۆ یاخود ئاردی کە نمونەی ئاردەکانمان هەمووی لێرە هەیە دوای ئەتوانن بەڕستان سێری بکەن ئاردی بۆر یاخود ئاردی جۆ ئاردی بۆر مەبەستمانەوەیە توێکڵەکەی و گەنمەکە بە شێوازێک ئاهاردرێ و خەڵکێکی زۆر خواستی لەسەر هەیە. زۆر باشە کاک ئاراز شتێکی تر هەیە سەمونی ڕەنگاوڕەنگ و سەمونی شیرین یعنی هەندێک جار کاتێک لە شوێن جیاوازەکان سندویش و شتە خۆیانی تامی سەمونێکی شیرینەکەی ئەمە چی ئەمە هەر لە قاڵبی سەمون نامێنێت و یاچێتە قاڵبی شیرینی وشتیواوە؟ ئابێستاخان ئەو سەمونانی کە هەیە هەمووی ڕسیپەکانی جیاوازە بۆیە پێویستە ئەو سەمونی کە دروست دەکرێت لەگەڵ ئەو خۆراکەیە کە خۆی بگونجێ بە نمونە سەمونی هەمبەرگر دەبێت ڕیسیپەکەی جیاواز بێت لەگەڵ سەمونێک کە ڕۆژانە بۆ برێکفاست بەکارهێنی بۆ نمونە سەمونێک کە پێی دەوترێت سندویچ دروست دەکرێت ئەبێ ڕیسیپەکەی نسبەتی شیرینی شەکر شیر کەرە ئەم شێوانە جیاوازە لەگەڵ سەمونەکانیکە ئەمە ستانداردێکە کە دانراوە بۆ ئەو سەمونانە بۆ ئەوەی تەنسیقێکی باشی بێت لەگەڵ و خواردنیکەی خۆی. باشە کەمێک پێشستانی ئەمەژەت بەوە کرد کە ئەو سەمونانی کە هەنگوین و مرەبا و قاو ئەمانەیان تێدا بەکاردێنێت چۆن چۆکۆلاتیان تێدا بەکارهێنێت دەچێتە قاڵبی شیرینیەوە یعنی قاڵبی سەمونە نامێنێت بە قاڵبی شیرینی حسابی بۆکەن ئەگەر وایە بابێنە سەر بابەتە شیرینەکان کە چەند جۆر لای ئێوە بەردەستە جۆرە جیاوازەکانی چین خەڵکی زیاتر خواستی لەسەر چ جۆرێکیانە؟ ئاوێستاخان ئەوەی کە زیاتر هەمان بێ ئێمە لە بەس مەسەلەی شیرینیە کێکمان هەیە پاسترەکانمان هەیە کڕاسۆنمان هەیە سپیناقمان هەیە پردێلی پەنیر هەیە هەریەکە و ناوێکی جیاوازی هەیە و لەگەڵ ئەوەش بابەتی پیتی فۆرمان هەیە بابەتی کۆلیچە و ئەو شتە وشکانەمان هەیە بابەتی شیرینی کیتۆمان هەیە لەگەڵ ئەوەشتا بابەتی شیرینی دایتمان هەیە بە بەڕێز بڵم کۆمەڵە شیرینی کەشمان هەیە کە ڕۆژانە تایبەتە کوکیز کە دروست دەکرێت تایبەتە ئەویش خواستێکی زۆری لەسەرە. باشە شیرینەکان لە لای ئێوە ئەگەر بۆم نەبێنە سەر کێکی بۆنەکان لە پشتی تۆ من هەنێک ئەبینم خواستی خەڵکی لەسەر ئەمە چۆنە بۆنە بۆ دایت ئەو کەسانی یارکە لە خۆشی درێژخایانیان لەگەڵە ئارەزویانە بە ئاردی باەم دروست بکرێت لای ئێوە چۆن بەردەستە ئەمانە؟ ئابێزاخان ئەگەر سری دۆ بکەین ئەو بەرهەمانی کە لە دۆمانەوە هەیە زیاتر شیرینیەکیەکە ئەمانە زیاتر کۆمەڵی کەس بەکاری هێنێ ئەتوانین بڵین
تەمەنەکان ئەگۆڕێ زیاتر بۆ مناسبەکان بەکارێ یاخود بۆ بێرزدەی بەکارەهێنرێ لە ڕووی تەندروستوانەیە نسبەتی شەکلی تیا بەکاردێ بۆیە ئێمە هەموو فۆرمەکانی سەمونمان هەیە بۆ نمونە سەمونێکمان هەیە بەکارێ بۆ ئەو کەسانی کە مشکیلەی تەندروستیان هەیە و ئەو شیرینانەشمان هەیە کە کەسانێک خواستی لەسەرەوە توانێت بەکاری بێنێ بەڵام وەکو هاڵ بڵێ ئەم شیرینیە ئەتوانم بڵێم وەکو خواردنێکی هێڵسی بەکاری بێنە بەکار نایە. زۆر باشە ئەمێ کۆتا پرسیار لە تۆ بکەم بێمەوە سەر جۆرەکانی سەمون ینی بینیمانە ناوکی گوڵۆ بەڕۆژە ڕشکە هەروەها بمنا هەندێک بابەت لەم توانە کە لەسەر سەمون هەیە خواستی جیاوازی لەسەر لای ئێوە چەند لەم توانە بەکاردێنرێت بۆ ینی جۆری سەمونونەکە هەروەها زیاتر خواست لەسەر کامەیانە. ئابێستاخان ئەو توانی کە بەکاردێ بۆ سەمونونەکە ئێمە لە کاتی هەوی دروستکردنەکەشا بەکارێنین و لە کاتی تاوابوونیشاکە بۆ بەر و کەشی دەرەوەی سەمونونەکە بەکارێنێ بە نمونە لێرە ئەگەر سری ئەمەکەی بەشی سەرەوەی ڕشکە بەکارات لە بەروی سەمونونەکە جوۆیە خۆتان کە بزان ئەو تۆیانە هەمووی پڕە لە کانزا و ڤیتامینەکان بۆیە خواستێکی زۆری لەسەر و ئێمەش لێرە گرینی ماداوە زیاتر بە لایەنە تەندروستیەکە و ئاردی با بڵین گەنمی بۆر لەگەڵ جوۆیە. زۆر باشە کاکارا سووریا یاریدەدەری شتێکی زۆر گرنگ هەبوو لێرە باسی کەم ببوورە لە بەرهەمەکانی کارگەکانمانە کە زۆر گرنگەوە ئاماژی پێ بڵم سۆدەیە بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو کارگەکەمان لە سەرەتای دەست بەکار بوونەوە سۆدە بەکار نەهاتوو خۆدا نەزانن سۆدە مادەیەکی زیان بەخشە بۆ تەندروستی ئینسان و یەکێکە لەو مادانەی کە ئەتوان بڵم کردداری هەرسکردن تێکەیە تشەڵۆکەکانی گەدە تێکەیە بۆیە مادەیەکی کیمیایی و لە ڕووی ئەلمیۆ ڕێگە پێدراو نییە بۆ تەندروستی مرۆڤ. واتەیە بەکاری نایەنن لە ناتان بکەمەوە ئەو مادانە هیچی بەکار نایە بە هیچ جۆرە بەکاری نایەنم خۆی سۆدە بۆ خۆی کاری هەڵهاتن زۆر خێراکە بەڵام لە هەمان کاتیژا کە تاو بێ ئەبرژێ سەمونونەکە زۆر ئەو بەرهەمە زۆر بە زوویی کۆنە بێ خراپە بێ ئەوەش لایەنێکی خراپی تری بە خۆشحاڵی ئەومە لە هیچ بەرهەمێکە بەکاری نانی. زۆر باشە کاکارە سووریایی دەدری بەڕێبەری کۆمپانیایەکی دروستکردنی سەمون و شیرینی لە سلێمانی و زۆر سپاس بۆی ڕاستە خۆم لەگەڵ ئێمەدا ئامادە بووی کاکارە سپاس بۆ تەواوی زانێرەکانت.